بە دانیشتنەکە و پرۆژە یاساکە چییە؟ سڵای خی گەورە لە تۆ تاوای بیسەر و بینەرانی کەناڵی ئاسمانی پێمیژبێتن بەڵێ دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان دەستی پێکردوتەوە لەسەر هەمان پرۆژە یاسا کە دوێنێ وەکو تۆ ئاماژەت پێکرد سێ مادە لە پرۆژە یاساکە پەسەند کراوە کە بەپێ ئەو مادانە بێتن لەمە و دوای هیچ بەرپرسێکی کە حیزبی بێ یاخود هەر کەسێکی تر کە بە نایاسایی خانشین کراوە ئەمە نامێنێت لە مەبەستم ئەوانەی کە بە بریکاری وەزیری یاخود وەزیریان بەڕێوەبەری گشتی ئەمانە ناوەکانە سڕانەوە ئەوانەی دوو موچە و سێ موچە و ئەوانی تریشیان هەیە ئەمانەش نابێت لەمە و دو دوو موچە وەرگن تەنها یەک موچە وەردەگرن ئەمە بەپێی پرۆژە یاساکە ئەو مادانەی پەسەند کرا ئەمە یەکلایی کراوە لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنجی لەسەر درا واتە لەمە و دوای لە هەرێمی کوردستان نابێت هیچ کەسێک دوو موچەی هەبێتن و هەروە ئەو کەسانەی بە نایاسایش خانشین کراون ئەمانە ناوەکانە دەسڕێتەوە هەروە نابێت هیچی تر موچە وەربگرن هەروە لە مادەی سێمش کە دوێنێ زۆر گفتوگۆ و مناقەشەی زۆر جدی لەلایەن پەرلەمانتارانەوە لەبارەوە کراو کەروە بۆ هۆی ئەوەی کە بەشێک لە پەرلەمانتارانیش تووڕە بکاتن ئەوە بوو کە تایبەت بوو بە خانشینی پلە باڵاکان ئەوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان هەروەها سەرۆکی حکوومەت سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وەزیرەکان پەرلەمانتاران ئەمانەی پلە باڵاکان چۆن خانشین بکرێن گفتوگۆی زۆر لەسەر ئەوە کرا دوازار ئەوە پەسەند کراکە ئەو کەسانی کە تەمەنیان لە 50 ساڵ بەخوارێ و هەروە 15 ساڵ کەمتریش خزمەتیان هەیە ئەمە موچەکان لە 160 کە ئێستا ئەو موچەی وەردەگرن لە 160یان پێ ئەدرێتن واتە ئەمە براوە کە لە 160یان بۆ دیاری کراوە بەڵام بەپێی بڕواننامەکەشان ئەمە دەگۆڕێتن واتە بەپێی خزمەت و بڕواننامای ئەمە دەگۆڕ بەڵام نابێت لە 160 زیاتر وەرگنەوە ئەو هەروە ئەو کەسانەی کە لە تەمەنیان لە 50 ساڵ بەرەو سەرۆترە و هەروە خزمەتیان لە 15 ساڵ زیاترە ئەمانە لە 170 وەردەگرن واتە ئەمانش بەپێی بڕواننامە و خزمەتیشان گۆڕانکاری بەسەردادێ بەڵام ئەمە وای کرد کە گلەی بەشێک لە پەرلەمانتاران لای دروست بێتن چونکە دەڵێن ئەمە موچەیەکی یەکجار زۆرە ئەبێ ئەم لە باڵانە ئەم موچەی وەرنەگرن کەمتر وەرگن موچەکانیان ئەگەر هیچ نەبێت نزیک بێتەوە لە خانشینی مۆزەفێکی ئاسایی ناکرێتن پەرلەمانتارێک 4 ساڵ لێرە داوام ئەکاتن و موچەیەکی وا بەرز وەرگێ بە خانشینی و هەروە وەزیرێک کە 4 ساڵ داوام ئەکاتن و دواتر موچەیەکی وا بەرز وەربگرێت بۆ دەکرێتن ئەو موچەیە کەم بکرێتەوە بەڵام ئەمە دوجار پەسەند کرا بە کۆی دەنگ زۆر باشە وەلی ئەو بڕگانەی کە ئەمڕۆ بڕیارە قسەیان لەبارەوە بکرێ تاوتوێ بکرێن و دەکرێت ئەم بڕگانە جێگای مشتومڕ بن و پەسەند بکرێن و پەسەند نەکرێن ئەو بڕگانەی کە ئەمڕۆ بڕیارە قسەیان لەسەر بکرێ کام بڕگانە بەڵێ خۆی پرۆژە یاساکە 22 مادەیە و چەندین بڕگەی تریشی هەیە واتە ئەمە زۆری دەخانێت بە ئەمڕۆ کۆتایی نایە و هەروە پێچێ 4-5 دانیشتنی تری پەرلەمانی کوردستانی بەدواوە بێتن بۆ ئەوەی کە تەواوی پرۆژە یاساکە پەسەند بکرێت بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زۆر گرنگە بە دوایدا بێتن ئەمەیە کە هەرچی بەڕێوەبەراتی خانشینی هەیە لە بۆ ئەوانەی وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتەکانی تر ئەمانە نامێنێتن ئەمڕۆ گفتوگۆ لەبارەوە دەکرێتن بۆ ئەوەی کە بکرێت بە یەک بەڕێوەبەراتی و هەروە لەمە و دووە هەرچی خانشینە لە یەک بەڕێوەبەراتی موچەوەرگن نەک دووسێ بەڕێوەبەراتی هەبێتن کە ئەمانەش داهاتی زۆر دەباتن لە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر کردووە هەروە ئەو لیوا و یاخود ئەو یەکانی 70 کە ئەوانەی لیوایەکانی مەبەستم ئەوانەی کە سەر بە کەسانی حیزبینە یاخود یەکەی 70 کە سەر بە پارتی یەکێتینە ئەمانە نابێ بمێنن دەبێ بخرێنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بە ناوی وەزارەتی پێشمەرگە داخل بێت ناکرێت لیواکانی شخصی بمێنێت ئەمانە هەموو گفتوگۆی لەبارەوە بەڵام ئەوانەش تێبینی زۆری هەیە لەلایەن پەرلەمانتارانەوە بۆ پێچێک گفتوگۆیەکی زۆر چڕ هەبێتن هەروەها مادەکان جواب بە ئاسانی پەسەند نەکرێت چونکە گفتوگۆ زۆر دەکرێت لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان و ژمارەیەکی زۆر لە وەزیر و بەڕێوەبەر گشتیەکانش ئامادەن ئەوانش قسەی خۆیان لەسەر پرۆژە یاساکە دەکەن بۆی ئەمڕۆژ پێویستی تەنها چەند مادەیەکی کەم پەسەند بکرێت تەواوی پرۆژە یاساکە ئەمڕۆ پەسەند ناکرێت زۆر سپاس بۆ پەیامنێرمان وەلی سەلیم بێگومان لە گەشتەکانی تریش بۆ وەرگرتنی زانیاری نوێ دێنە وڵات سپاس